دیارە ئەوە مزگەوتی ناجێخانە یەکەم تەقەی ڕاپەڕین ئەلێرە کراوە کە دوو سێغبارات لێرە کوژراون بۆ دیارە میلەتی کورد بەڕاستی زۆر بەقیم بوو لە حکوومەتی بەعسا ئەمن بۆ خۆم یەکێکم لەو کەسانە کە توانیمە ناقیلەیەکی MTLB بگرم کە یەکەم کەس بووم توانیمە ئەو ناقیلەیە بێنمە ناو شاری ڕانیە کە زۆر لە مەسوولەکانی ئێستا لەسەر ئەو ناقیلەی من بە منداڵی سواری ناقیلەکەم کرد بە ناو شاردا هێناومە بە تەواوی ناو شاری ڕانیم پێکردووە توانیمە ئیستفادەی لێ بکەم بە وەرەی جەماوەری پێ بەرزکەینەوە پۆتی حکوومەتی باسی پێ بشکێنین دیارە ئێمە پێشتر زۆر لەو حکوومەتە بەقین بووین و لە هەموو شوێنێک و جێگایەک باسی زوڵم و ستەمی حکوومەتی بەحسی فاشی بوو دیارە سەرنجامی ئەوڕقا ئەو خۆپیشاندان و ئینتیفاازەی دروست کرد کە ئەوە بوو توانیمان الحەمدولله حکوومەتی بەعس بە تەواوی مەحنا لە هەموو شارەکانی کوردستان پاک بکەینەوە. هەدەفی ڕاپەڕین ئێمە توانیمان هەموو کوردستان ئازاد بکەین و بەس بەداخەوە ڕاپەڕین نەبوو ئەو کوردایەتیە ئەو ڕاپەڕینە نەکرا بە ڕزگاربوون و حەسانەوەی میلەتی کورد کە ئێستا میلەتی کورد بەڕاستی کورگوتنی دەڵێت لە کۆلکە هەڵبەزیمەوە بەسەر بەرازدا کەوتم بەڵام بەڕاستی ئەو میلەتە تووشی زوڵم مستەمێکی زۆرتر بووە خراپتر لە حکوومەتی بەعس جومان کردو بۆ سەر مەرکەز شۆرتەی قەدیمی ئێستا کەماوە و من توانیمە لە مەعسکەری ئەو بەرجیهازێکی هەشپارسەی ڕاکاڵ بگرم کە تەسلیمم بە هێزەکانی پێشمەرگە کردووە ئەو برادرەی کە تەسلیمم کردو ئێستا خۆی ماوە هاوڕێ باپیری وەڵزی لەگە کاک میرزای خدر مەشمەڵی سەرکەبکان ئەوانە توانیمیانە بەو جیهازە پەیوەندی بە جەنابی کاک نێوشیروانەوە بکەن و بەهێزەکان بە خەڵکی ناوخۆ دەرەوە بکەن و توانیویان استفادە لەم دەستکەوتانەی ئێمە بکەن. یەکەم تەقەی ڕاپەڕین ئەلێرە بۆ لە پێش مزگەوتی ناجێخان کە لێرە دوودانە کوژراو هەبوون بەڵام بەداخ و ئەسەفێکی زۆرەوە بۆ حکوومەتی کوردی کە نزیکەی 12 ساڵە ئەو جادەوبانەیە ئەبەو شێوەیە و هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری باشیان بۆ ئەو میلەت و ئەو شاری دەواازەیە نەبووە بە چاوێکی زۆر خراپ تەماشا ئەو خەڵکو میلەتیان کردووە و هیچ هەدەفەکانی ڕاپەڕین نەهاتوونەتە دی. Let me.